هاوشانی پیاوان دەرگا بە دەرگا بۆ ناساندنی لیست و کاندیدەکانیان کار دەکەن. ئەو خانمانەی دەزانن چارەنووسی تاک و خێزان و کۆمەلگا و تەنانەت وڵاتیشیان تەنها لە دەستێکی ئەمین و لە ئەستۆی خەمخۆرانێکی ڕابرد و پاک دیار و ڕوون و پارێزراوە. دەستەیەک لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کۆڵان بە کۆڵان و ماڵ بە ماڵ دەگەڕێن تا خەڵک و شیار بکەنەوە نوێنەری ڕاستەقینە کێیە و کێنەوانەی دەتوانرێت متمانەیان پێ بکرێت تا چیتر وڵات لە دەستی خاکفرۆشان و بەرژەوەندی خوازان دەرباز بکرێت. گەرچی کە منەوانەی ڕابردوو کاری پەرلەمانتارانی کۆمەڵ پێ نەزانن لە پێشکەشکردنی پرۆژەی یاساوی بەهێز و شەڕیان بۆ پشکی بوجەی هەرێم و شەڕیان بۆ وەرگرتنەوەی پارەی گەنمی جوتیاران و چەندین کاری تریان. بۆ متمانە بە مامۆستا ئەحمەدی لەبەر بۆ کارچێکە متوانێتی جوتیاران لەبەر ئێمە باوکم جوتیارە تاکوگین لە مافی جوتیارە باش نووسەیەکیان باش بەڕاستیوانش پێسە خۆیان وەپرات بە بیان واز ئەو ئەحمە و وڵا لەخوا بەزیاد بێ کەسێکم نمونە لە هەمووی کوردستانە بە زۆری ئەم کاک ئەحمەدە. خوشکان باوەڕیان وایە کار و دڵسۆزی پەرلەمانتارانی کۆمەڵ بۆ خەڵک و خاک و نیشتیمان بە جۆرێک بووە. ئێستا شەرم لەوە ناکەن بۆ ناساندنیان تەقە لە دەرگای هەر ماڵک بدەن تا دەنگێک زیاتر و نوێنەرێکی خەمخۆرتر بۆ نیشتیمان بنێرنەوە بەغدا. طبعاً ئێمە ئەمڕۆ وەکو ئەنجومەنی خوشکانی هەورامان هەستاین بە سەردانیکردنی ماڵ بە ماڵ و تەقە لە دەرگای زۆر لە ماڵەکان بۆ ئەوەی بەرنامە و کاری لیستەکە و کاندیدانی کۆمەڵی ئیسلامی بە خەڵکی بگەێنین. الحەمدوللا خەڵک بەدەمەوە هاتنی باشی هەبوو بۆمان لەوەی کە ڕاستەوخۆ قسەمان لەگەڵاکردن کە متمانە و دەنگی خۆیانیان بە کاندیدان و لیستی ١٤ کۆمەڵی ئیسلامی. کۆمەڵێ کاندیدی ڕابردوو پاک، کۆمەڵێ کاندید کە پێشتر ئەزمون و کاری باشیان هەیە لەناو کۆمەڵگەیە دیارە جێگە دەستیان دیارە خزمەتی باشیان کردووە داواکەین لە خەڵکی کە متمانەی خۆیان دەنگی خۆیان بنەوە بۆ کاندیدانە. بەدەمەوەبوونی خەڵک ئەلحەمدوللا چوونەتە هەر شوێنێک و هەر ماڵێک و هەر کەسێکمان دوانووە ئەلحەمدوللا جێ شانازی و سەربەرزیە کە بەڕاستی گومانمان نییە لەوە کە ئەم جارە لیستەکەمان سەرکەوتووە بێ. ئینشاءڵڵا ئەم جارە کاندیدەکانمان دوو هێندە بێ سێ هێندە بێ چاوەڕێ ئەوەکەین کە زیاد بکەن ئینشاءڵڵا. ئەندامان و لایەنگرانی لیستی ١٤ کۆمەڵ ئیسلامی بە جۆش و خڕۆشەوە بەردەوامن لە بانگەشە بۆ کاندیدانی لیستەکەیان و باوەڕیان وایە ئەم هەڵبژاردنە سەنگی مەحەکە بۆ بە ئاگاهێنانەوەی ئەو خەڵکەی 27 ساڵە هەرێمەکەیان بەدەست دەسەڵاتێکی ستەمکارەوە گیری خواردووە لە بەغداش هەرەو دەسەڵاتە بە ناوی گەلێکەوە لەو ماوەی ڕابردوودا وەرگی حیزب و گیرفانی خۆیان پڕ کردووە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارۆچکەی خوڕماڵ.